کاتتان باش شێوارەی هەموو لایەکتان باش و زۆر بەخێر بێن بەڕێزان. هەروەکو ئاگادارن لە بەرنامەی یاسای قەدەغەکردنی چەک و هەمووشمان دەزانن لە چەند هەفتەی ڕابردووش بەداخەوە دیسان چەند حاڵەتێکی زۆر ناخۆش و نەخوازرا و ڕوویدا، ئەوەش دیسانەوە لە ئەنجامی هەبوونی چەک لە دەست هاوڵاتیان و دەدەست خەڵکێک کە تووشی کارەساتی زۆر ناخۆش بوونەوە. ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە 30/4/2023 دوای دەرچوونی ئەم یاسایە کۆبوونەوەیەکی بەرفەرەوانمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و لایەنەکانی پەیوەندیدار و ئەوقاف و پەروەردە و هەموو ئەوانەی کە دەتوانن ڕۆڵی خۆیان ببینن کۆبوونەوەیەکی بەرفەرەوانمان کردووە هەڵمەتێکی فراوانمان دەست پێ کرد بۆ ئەوەی ئەم یاسایە بێخینە بواری جێبەجێکردن و هانی هاوڵاتیان بدەین بۆ ئەوەی چەکەکانیان لە لای دەستگاکانی ئەمنی و پۆلیس تۆمار بکەن. لەو کاتۆ تا ئێستا وەڵامدانەوەیەکی باشی هاوڵاتیان هەبووە و خەڵکێکی زۆریش هاتووە چەکەکانیان تۆمار کردووە. بەڵام ئێمە لە وادەی کۆتایی نزیک دەبینەوە، بۆیە ئەمڕۆکە لە بەڕێوەبەراتی کاروباری ناوەخۆی ئیدارەی سەربەخۆی سۆران کۆبوونەوەیەکی لەگەڵ هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵە و سەنتەرە ڕۆشنبیرەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێکێ خست بۆ ئەوەی ئەوانش بتوانن ڕۆلی خۆیان ببینن لە هۆشارکردنەوەی هاوڵاتیان و خەڵک بۆ ئەوەی لەو ماوە کورتەی کە لەبەردەستمان مایە ئەوانێک کە تا ئێستا بەپیر ئەم بانگەوازە نەهاتوون سەردانی بنکەکانی پۆلیسی ئەوانی کە دیاری کراون لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن و چەکەکانیان تۆمار بکەن. ملێرەوە جارش کە داوا لە هاوڵاتیانی ئیدارەی سۆران دەکەم کە لەو چەند ڕۆژەی داهات و تا 21/7 هەوڵ بدەن هەموو ئەوانەی کە تا ئێستا لەبەر هەر هۆکارێک بیتن نەیانتوانیوە چەکەکانیان تۆمار بکەن سەردانی ئەو بنکانە بکەن بۆ تۆمارکردنی چەکەکانیان تا ئەو کاتە دەتوانن چەکەکانیان وەکو بڵێ بە یاسایی بکەن. بەڵام دوای تەوابوونی ئەم وادەیە بەپێی ئەو بڕیارانە بەپێی ژمار ئەو یاسایی کە دەرچووە هەر کەسێک کە چەکی لە دەست بچیرێتن بە نایاسایی لە قەڵەم دەدرێت و دەدرێتە دادگا و ڕێکاری یاسایی بەرامبەر دەکرێتن بە دەر لەوەی کە غرامەی مادی دەکرێتن، هەروەها لە 1 ساڵ تا 3 ساڵیش بەپێی ئەو قەبارەی ئەو حاڵەتە دەتوانێت زیندانیش بکرێتن. بۆ جارش کە داوا لە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین کە هاوکارمان بن و بە پیر بانگەوازەکەمانە بێتن لەم چەند ڕۆژە هەرچی بێ ئەنی ژمارە تەلەفۆنەکانی شێوە بنکە پۆلیسەکانیش دیاری کراون لە هەموو سەنتەرەکانی شار بتوانن بچن ژمارە چەکەکانیان تۆمار بکەن بۆ ئەوەی دوای تەوابوونی ئەم وادەیە ئەو بڕیارانێک کە لە پێدانی مۆڵەت هەیە بڕیارەکان زۆر ڕوون و ئاشکرایە. ئەگەر نەتوانیت چەکەکەشی بینیتن تەنها ژمارەی چەکەکە دەتوانیتن بۆ بنکەکانی پۆلیس بباتن لێوەندران ژمارەی چەکەکەی تۆمار بکاتن و چەکەکەی لە لای خۆی دەمێنێتەوە دەست بەسەر چەکەکەی داناگیرێتن تەنها تۆماری دەکاتن. دوای تۆمارکردنی هەموو چەکەکە ئەو کاتەکە لەسەر پێدانی مۆڵەت دەکرێتن. جارێککە لە ڕێگای کەناڵەکانی ئێوەی بەڕێزەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەو چەند ڕۆژەی داهاتوو هەوڵ بدرێتن ئەوانەی کە تا ئێستا هێناوە چەکەکانیان لە بنکەکانی پۆلیسەکانیان تۆمار بکەن. ئەگەر هەر پرسیارێکیش لەم بابەتە هەیە فەرموون. ئێمە ئامارەکان باشن، یعنی ئەوەی کە جێگای دڵخۆشیە خەڵکێک بە پیر بانگەوازەکەەوە هاتووە ئەوەش هاانی یەک خەڵکانی کەش دەگاتن بە دڵنیاییەوە لەوانەیە ئەو ڕێژەیە کە تۆمار کراوە بەپێی ئەوەی کە لەو تێگەیشتنی ئێمە هەمانە لەم سنوورە لەوانەیە وەکو پێویست نەبیتن و لەوانەیە تێگەیشتنیێکیش بە تەواوی نەبیتن. بۆیە ڕاگەیاندنەکان دەتوانن ڕۆڵێکی کاریگەر ببینین لەوەی کە خەڵک ئاگادار بکەنەوە و وشار بکەنەوە ئەوەی کە گرینگە باز بکرێتن ئێمە کە ئەو چەکانە تۆمار دەکرێن دەست بەسەر چەکەکاندا ناگیرێتن. ئەگەر لە حاڵەتەکی مۆڵەتیشی پێ نەدرا بەڵام ڕێگا پێدەدرێتن ئەو سنتەرێکە ئێستامەکاری لەسەر دەکەین شوێنێک دیاری کراوە بۆ فرۆشتنی چەک ئێستا تازە زەویەکە دیاری کراوە شوێنێکی مرکزی دروست دەکەین دەتوانن ئەوان چەکانیان بفرۆشن هەتا ئەگەر حاڵەتەکە بگاتەوەی حکومەتیش دەتوانێتن ئەو چەکانیان لێ بکرێتەوە. بەڵام
ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە ئەوە نییە کە دەست بەسەر چەکی خەڵکدا بژێتن ئەوە گرنگە خەڵک هاوڵاتی ئەوە بزانێتن بۆ ئەوەی ئێمە دڵنیان بکەینەوە لەوەی لە کاتی تۆمارکردنی چەک دەست بەسەر چەکانەدا ناگیرێتن. بڕیارەکان زۆر ڕوون ئاشکرایە هەموو ئەوانەی کە چەکیان هەیە کە لە کاتی داوامکردن چەکانیان پێ لە کاتی پشوو دەبێت هەموو ئەو دەستگە ئەمنیانە جەبەخانەی تایبەت بەخۆیان دروست بکەن و خەڵک دەبێت چەکی خۆی لەو شوێنە بەجێ بێڵێتن تا دەگەڕێتەوە دەوام ئەوەش لە حاڵەتێک کە هەر هاوڵاتێکیان هەر پێشمەرگەیەک لە هەر دەستگایەکی ئەمنی بیتن لەو حاڵەتانی کە لە پشووە چەکی پێ بگیرێتن بە ناسا لە قەڵم دەدرێت. ئێستا هیچێک لەو دامودەستگایانە ئەو شوێنیان ئێوە چەکان لێدابین بکەن. لەوەدا تۆ شوێنێکی موحەد هەبی هەمووان چەکەکان لەوێدا بنرێ چونکە ئەو بەدەر لەوەش مەزندا ئەکرێ 50,000 چەکی دێمۆڵەش لەو ناوچێ هەبی بەپێ ئەمارەکانی پۆلیس کە ناڕسمینە نیوەی ئەو ئامارە نەچووە دابێت چەکەکانی خۆیان تۆمار بکەن. و شتێکی تریش کە پێیان گوترێت چەکی ئاگرین نمونە قەناس و هەندێک لەو چەکان ئەگریتووە کە بەمەبلەغەکەیان لە سەروی 30 وەرەقە و 50 وەرەقەیە هیچ هاوڵاتیەک ئامادە نییە ڕادەستی بکات کە بەپێ بڕیارەکە دەبێت ئەوە ڕادەست بکرێت نەک تۆمار ئەو بڕیارە چی بەسەر؟ ئەمە طبعاً یاساکە ڕوونە و هەڵمەتەکە دەستنەوە پێ کردیە. پرۆسەیەکی ئاسانی پرۆسەیەکی ئالۆزە چەندین ساڵە هەر لە حکوومەتی بەعسەوەکە ئەو چەکانە بەسەر ئەو خەڵکانە دابشکرا بوو ئێمە بە تایبەتی ئیدارەی سۆران ئەمە هەمومان نەزانین ناوچەیەکی سەربازی بووە یعنی هەموو ئەو ناوچانیان هەمووی سەربازگەی کاتی خۆی ڕژێمی لێ بووە و چەکێکی زۆر دەرست ئەو خەڵکێەوە هەم چەکی ئاگرین و هەم چەکی سووکیش بۆیە پرۆسەکە وەکو باسم کردی ئاسانی بەڵام دەستمان پێ کردە بێ هەبوونی چەک لەوانەیە لە زۆربەی وڵاتانیش چەک هەبووە بەڵام ڕێکخستنەوەی ئەم عملیە ئایا چەک بەدەست چێە چێ حەقی هەیە چەکی پێبیتن زۆر جاران حاڵەتی وا بووە مەسەڵەن یەکێک هاوڵاتێک لە ڕووی دەرونیەوە لەوانەیە بتن کە چەکی پێبیتن لەوانەیە لە دەستگای ئەمنیەکانیش وەکو پێویست ینی ئەوە تەمان احتیمال دەکاتە سەر باگراوندی ئەو خەڵکە ئەو کەسە بەڵام ئەوەی گرینگە ئێستا دەبێت ئێمە داتایەکی دروستمان لە بەردەست دابێتن بۆ ئەوەی کا لە سەر ڕێکخستنەوە بکەین ئەوەی ئێستا ئامانجمانە وەکو باسم کردی ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە دەست بە سەرداگرتنی چەکەکان نییە بە هەر شێوەیەک بێتن ئەو چەکانە ئەوانی کە لای خۆیان دەبێتەوە ئەوانی ئاگرینش کە لە دەست حکوومەت دەبێتن بە دڵنیاییەوە من لێرەوە دڵنیایان دەکەمەوە کە هیچ چەکێک بەبێ بەرامبەر دەست بە سەردا ناگیرێتن تەنها بۆ داتایەکە بۆ ڕێکخستنەوەی ئەم چەکانەیە بۆیە دەمانەوێت هاوڵاتیان و دەستگاکانی ئەوانی کە لە ناو دەستگاکانی ئەمنیش کار دەکەن هاوکارمان بتوانین ئەو پرۆسەیە بە ڕێک و پێچی بەڕێوە ببین چونکە خودی جەنابی سەرۆک حکوومەتیش لەم بابەتە زۆر بە گرنگیەوە دەڕوانێتە ئەم پرۆسەیە و ئێمەش هەڵمەتەکانمان چڕ کردوتەوە لە چەند ڕۆژی داهاتوو هەم داوا لە ڕاگەیانکارانیش دەکەن کە ڕۆڵیان هەبێتن لەوەی هاوڵاتیان وشار بکەنەوە بۆ تۆمارکردنی چەکەکانیان. ڕقم پێمان بڵێ چەند هەزار کەس هاتووە چەکەکەی مۆڵەداکرد و لای ئێوە ناوی تۆمار کردووە باگەر بە ڕقم پێمان بڵێ ئامارەکە تا ئێستا چەندە ڕاستەوەی دڵخۆشکەرە بەڵام چەندە ئەمە دووش ئەگەر ئەم ڕێژە زۆرە خەڵک پێچەکانی وارکە پێتان وایە کاریگەری دەبێت لە داخلەکەمکردنەوەی و داواکاری چەکەکردن و کوشتن زانی وەکو ئەوەی کە ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە ئەوەیە کە چونکە بابەتەکە هەر چەکنی بابەتکردنەوە و شارکردنەوەی خەڵکیشە ینی خەڵکانێک هەبن لە ماڵەوە بۆ چەکیان هەبێتن ینی ئەوەی کە گرنگیشە دەبێت خەڵک هاوڵاتیش ئەوە بزانێتن ئێمە ئەوە یەکەم جار بۆ سەلامەتی خۆیان ئینجا بۆ خەڵکانی دیکە دەیان حالەتی نەخوازرا و دەڵام ماڵەکان ڕوویداوە بە هەبوونی چەک کە لەوێن دانراوە و منداڵ دەستکاری کردووە یان تووشی حالەتێک ببینە لە سۆران بەو چەند ڕۆژێ ئاخری چەند سێسار حالەتی وە هەبووە کە حالەتی زۆر ناخۆش بووینە هەمووی لە ئەنجامی هەبوونی چەک بووە زۆر جاران حالەتەکان وە بووە ئەو شەخصە یان باوکە یان هەرێکەکە بە چەکی خۆی زارشکە جیان لەدەستداوە لە ناو عائیلەکەی ناو خێزانەکەی چەکی بەکارهێناوە بابەتی ئەوەی کە ڕێژەکان چەند بووین ئەمە ڕێژەکان لە لای کاروباری ناوخۆ تۆمار کراون
وەکو باسم کردێ ڕێژەکان دەتوانم بڵێم دڵخۆشکردن چونکە بە پیرۆهاتنەکەی ئەگەر ڕێژەیەکی کەمیش بتن ئەوە دلالت لەوەی دەکاتن کە خەڵک دەیەوێتن هاوکاری ئەو پرۆسەیە بێتن بەڵام دیسانەوە وەکو باسم کردنەوە لە تۆمەحی ئێمە نەبێتن دەمانەوێ ئەوەی ئەمن لی تێگەیشتیمە دیسانەوە لێک تێنەگەیشتنێک لەلایەن هاوڵاتی هەیە جارشکە وا هەز دەکاتن ئەو چەکانە دەست بەسەردا ڕاگیرێتن ئەو چەکانە دەستی بەسەردا ناگیرێتن تۆمار دەکرێت و چارەسەر دەکرێت ئەتو کە حالەتێکت هەیە دەبێت ڕێکی بێخیەوە یعنی ئەگەر ئەو حالەتە تا ئەو کاتێک کە ئەو بابەتە کاڵ دەبێتەوە دەبێت و لە ژێر کۆنتترۆلی حکوومەت دابێتن وەکو باسم کردێت لە زۆرێک لە دنیا ئەم بابەتەی چەکەیە بەڵام دەبێت ڕێک بخسترێتەوە کە ئەتو سنتەرێک نەبی کۆنتترۆلی نەکەی لەوانێت دەستا و دەستی پێ دەکرێت و لە شوێنی دیکە لا بەلا مامەڵە بە چەک دەکرێت و دەدرێتە خەڵکانێک کە لەوانەیە ئیوەی نەبن چەک هەڵبگرن بەڵام هەبوونی سنتەرێکی سەر بە حکوومەت و لەژێر کۆنتترۆلی حکوومەت لەوانەیە بتوانین باشترین کۆنتترۆلی بکەین و چەک ئەو چەکانی دەفرۆشن بەچێ دەفرۆشن کو دەفرۆشن چی لێ دێتن ئەوە کۆنتترۆلکردنەکەی ئاسانتر دەبێتن بۆ ساڵیانی داهاتوو ئینشەڵا کار لەسەوە دەکرێتن ئەو بابەتە هەر نەمینێتن بەڵام واقع و کۆمەلگای جاری ئێمە وایە دەبێت لەژێر کۆنتترۆل دابێتن ئەو پرۆسەیە لە هەموو شوێنەکان بنکە هەیە نێزیکترین بنکەکانی هەموو ناحیەکان پۆلیسەکانی ناحیەوە هەر ئەو بنکانی بابرن ئێستاکە لە سەنتەری سۆران بنکەی پۆلیسی سۆران لە قەزای ناوەندی سۆرانە بنکەی پۆلیسی چۆمان بنکەی پۆلیسی ڕواندز بنکەی پۆلیسی مێرگەسۆر بنکەی پۆلیسی سیدەکان بنکەی پۆلیسی خەلیفان بنکەی پۆلیسی دیانە بنکەی پۆلیسی شێروان بنکەی پۆلیسی نزاری ئەوانە ئەو نۆ بنکەیە دەتوانێت تۆمار بکەن وەکو باسشم کرد هاوڵاتی دەتوانێت چەکەکەش لەگەڵ خۆی نەباتن تەنها ژمارە و جۆری چەکەکە باتن دەتوانن لێوەندران تۆماری بکاتن ئەو کاتێک کە تۆمار کرا ئەو چەکە دەبێتە تقریبا نیمچە یاساییەک تا ئەو کاتەی یەک لای دەبێتەوە